سڵاتان لێبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنەمانیتان پێشکەش دەکەم. لە وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی بڵاوکراوەتەوە هێزە کوردیەکان ڕایان گەیاندووە بەنداوی تەشرینیان کۆنتڕۆڵ کردەوە لەسەر ڕووباری فورات. یەکینەکانی پاراستنی گەلیە پەگە بە پشتیوانی ئەمریکا و بە هاوپەیمانێتی لەگەڵ هێزەکانی سووریا دیموکراتی کۆنتڕۆڵی ئەو بەنداوە استراتیژیان کردووە لە ڕۆژاوای کوردستان. بەنداوی تشرین دەکەوێتە دووری 6 میل لە ڕۆژهەڵاتی حەلەب لە باکووری سووریا. ڕوانگەی سووری بۆ چاودێری مافەکانی مرۆڤ ڕایگەیاند هێزە کوردیەکان پەڕیونەتەوە بۆ بەری ڕۆژئاوای فورات و ڕێگای شاری منبژ لە پارێزگای حەلەب بەرەو ڕەقەیان کۆنتڕۆڵ کردووە. تورکیا کە یەپەگە بە ڕێکخراوێکی تۆرۆریستی ناوزەت دەکات لە پێشوودا و شاریدا بوو لەوەی ئەگەر یەپەگە لە ڕووباری فورات بپەڕێتەوە ئەوە کاردانەوەی دەبێتن. گاردیانی بەریتانیش بڵاو کراوەتەوە ئەڵمانیا 8500 مامۆستای دامەزراندەوە بۆ ئەوەی زمانی ئەڵمانی فێری 196,000 منداڵی پەنابەر بکات. ئەو بڕیاری حکوومەتی ئەڵمانیا لە کاتێکدا دێت کە پێشبینی دەکرێت ژمارەی کۆچبەران بۆ وڵاتە بگاتە 1 ملیۆن لە ئەم ساڵدا. بەرپرسانی وەزارەتی پەروەردەی ئەڵمانیا ئاشکرایان کردووە 325,000 منداڵ کە هێشتا قۆناغەکانی خوێندنیان تەواو نەکردووە لە ئەم ساڵدا گەیشتونەتە ئەڵمانیا کە لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە ئەمە فراوانترین شەپۆلی کۆچبەرانە بۆ ئەو وڵاتە. بەرپرسانی ئەڵمانیا پێشبینی گەیشتنی زیاتر لە 1 ملیۆن کۆچبەر دەکەن کە ئەو ژمارەیەش 5 ئەوەندەی ژمارەی کۆچبەرانە لە ساڵی 2014دا. العربیە بڵاو کراوەتەوە ئافرەتێکی بەریتانی 3 جار نەیتوانی تکتی گەشتی فڕۆکە ببڕێت بەهۆی ئەوەی وشەکانی ناوەڕاستی ناوەکەی ئایسس بووە کە کورتکراوەی ناوی داعشە بە زمانی ئینگلیزی. ڕانی ئایسس لەیەک بە ناوی یەکێک لە شاژنی فیرعونەکانی مسر ناونراوە. ئایسس لە پێشوودا هیچ ڕوبەڕووی کێشە نەبووتەوە بەهۆی ئەم ناوەوە، بەڵام لەم دوایانە لە کاتێکدا ویستویەتی تکتی فڕۆکە ببڕێت لە تۆرنتۆ بۆ ڤانکۆڤەر بە هۆکارێکی نادیار 3 بریکاری گەشتیاری ئامادە نەبوون تکتەکەی بۆ ببڕن. بەڵێ بینەران ئەمەی دەبینن مۆڵەتی شۆفێری ئایسزەکە بە ئینگلیزی کورتکراوەکەی کە ناوی ڕێکخراوی داعشی تێدا دیار دەبێتن. لە گۆڤاری دێرشپیگڵی ئەڵمانی بڵاو کراوەتەوە نەیارێکی داعش لە تورکیا کوژرا. گۆڤارەکە بڵاوی کردوەوە ناجی ئەلجەرەف ڕۆژنامەنووس و فیلمسازی سووری لە شاری گازیانتاب کوژرا. ناجی ئەلجەرەف لە سووریا گۆڤارێکی هەفتانەی دەردەکرد و بەم دوایانە فیلمێکی لەسەر کردەوە تونڕەویەکانی داعش لە حەلەب بڵاو کردبووە. ئەلجەرەف لە شەقامێکی گازیانتاب بە دەمانچە کوژرا و گولەیەک بەرسەری کەوتووە. ئەلجەرەفی تەمەن 37 ساڵ سەرقاڵی دەرهێنانی فیلمێکی دۆکومنتاری بوو لەسەر کۆمەڵکوژیەکانی داعش. پۆلیسی تورکیاش لێکۆڵینەوەی لەم بارەیەوە دەست پێ کردووە. گرنگترین بابەتەکانی ڕۆژنەمانی پێشکەشکردن بەختەوەر.